دیار ئەم فەرعا بۆ ئەو سەرەوە و ئەم فەرعەش بۆ خوارەوە دوکانەکان سەلامەتن، بەڵام لەم شوێنەوە لە نزیک لە پێچگەرەکانەوە هەتا شتە ئەو سەری ئەو سەر و ئەم دوو فەرعەی ئێرەش دەچێتەوە لای مەفهومی پاسەکان. ئەم دوانە بەتەواوی دوکانەکان سوتاون و ساتی مەکانی بەرگری شارستانی سەرساڵی کوژانەوەی کوژاوەتەوە. خەڵک باس لەواکەن کە کەس برینار نەبووە بۆ یاکەکەەوە کەس نەسووتاوە، بەڵام زەروزیانێکی مادی زۆر بەر شوێنی ئاگرکردنەوەکە کەوتووە و بەشێکی زۆریان باسەوە دەکەن کە ئەم سیستەمی کارەبایە یەکێک بۆ لەو کارەکان و ئەم سەقفەش بە هەمان شێوە و دوکانەکان زۆربەی زۆریان سوتاون، زێروزانێکی مادی زۆر بەر شوێنەکە کەوتووە و ئەم بازاڕە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەمە دە ساڵی ڕابردوو تا کوێسان یەکەم جارە بەم شێوازە بە فراوانە ئاگر بگرێ. پێشتر ئاگری هەموو لە دوکانەکان بەڵام زوو کۆنتڕۆڵ دەکران، ئەم ئاگرش بۆ ئەوەی کە ئازەوە دەکرێت لە کاتژمێر 6:30 خولەک یا 6:15 خولەکی بەیانی لەو کاتە لەو بینەیە ئاگرەکە دروست بووە، ئاڵەکەیان پێیان زانیوە و ئێستاش دوای گەشتی تیمەکان ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە. وتم ئەمە یەکێکە لەو ڕووداوانەی کە لە ماوەی دە ساڵی ڕابردوو تا کوێسا یەکەم جارە لە بازاڕی دارەسووتاوەسی شاری سلێمانی بسووتێ و ئاگر بکەوێتەوە بەم شێوازێکە لە وێنەکاندا بینێت.